بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام. ئەمڕۆ 11 مانگ و 6 ڕۆژ تێدەپەڕێت بەسەر پێشکەشکردنی یەکەم حەڵقەی بەرنامەی سۆراغی مێژوو. ئەم بەرنمەیە ئیشی کردووە لەسەر کێڵگەی مێژووە لەسەر هەندێ بابەتی فکری و فەلسەفی لە کەناڵی ئاسمانی پەیام. دەپرسین ئایا کە ئێستا لە 50هەمین حەڵقەی تۆمارکردنی بەرنامەی سۆراغی مێژوودان گرنگی و بایەخی بەرنامەی سۆراغی مێژوو چییە بۆ کەناڵی ئاسمانی پەیام؟ زۆر جار ئەم بەرنامانە تەنها نخبەیەک بینەریەتی، بەڵام لە هەمان کاتدا کەناڵەکانی تەلەڤیزۆن بە دوای بینەری زۆردا دەگەڕێن. ئایا پێویستە ئەم بەرنمەیە کۆتایی پێ بهێنێت یاخود برێوی پێ بدرێت و تەنها ئەو نخبەیە کیفایەت بێ بۆ ئەوەی کە کەناڵی ئاسمانی پەیام مخاتەبەی نخبەی تایبەتی پێ بکات؟ تا چەند بەرنامەی سۆراغی مێژوو لینکی هەیە یاخود پەیوەندی لەگەڵ ئەکادیمیستەکانی ناو زانکۆکانی کوردستان پەیدا کردووە؟ ئایا ئەم لینکە لەگەڵ ئەکادیمیستەکان و دید و تێڕوانینی ئەوان چییە بۆ بەرنامەی سۆراغی مێژوو؟ زۆر جار کولانەوەی برینەکان لە ناو جەستەی شەقاری مێژوودا بە هێڵی سووردا دەنرێت. ئایا کەناڵی ئاسمانی پەیام دەتوانێت دەست بۆ هەموو برینەکانی ناو ئەم جەستە برینارە ببات؟ ئەمانە کۆمەڵێتەوەری سەرەکی بەرنامەی سۆراغی مێژوومانە لە بیرەوەری 50هەمین حەڵقەی یاخود لە ساتەوەختی تۆمارکردنی 50هەمین حەڵقەی سۆراغی مێژوودا بە میوانداری هەریەک لە بەڕێزان دکتۆر زریان حاجی توێژەر لە بواری مێژووی شارستانێتی ئیسلامیدا، کاک فاروق عەلی بەڕێوەبەری گشتی تۆڕی میدیای کۆمەڵ بەخێر بێن بۆ سۆدۆی سۆراغی مێژوو. دکتۆر زریان، ئێوەکو ئەکادیمیستێکی ناو زانکۆکان و ئەوەی کە لە کێڵگەی مێژوو لە بواری مێژووە ئیشەکەن لەو ناوەندانە، ئەم بەرنامەی ئێمە بەرنامەی سۆراغی مێژوو کە زیاتر نخبەیەک بینەری هەیە لە بڵێن چاوەڕوانی ئەوەی لێ ناکرێت بینەرێکی زۆر بە دیار شاشەکەەوە دابنیشێت، تا چەند بە ضرورەتی ئەم شاشەیە بی ئەزانە. بەڵێ بەناوی خۆی بەخشندە و میهرەبان، پێم وایە بەرنامەی سۆراغی مێژوویشێکە لە بەرنامە زۆر پێویستیەکان لە کەناڵی ئاسمانی پەیام، نەک لە پەیام لە زۆرێک لە کەناڵەکانی دیکە. بەعکسەوە پێم وانییە کە تەنها نخبەیەک دانیشێ. ئێستا کۆمەڵگەی ئێمە بەگشتی پێویستی بەوەیە کە بە مێژووی خۆیان بچێتەوە، کە وەشیارێکی مێژووی لای تاکەکانی کۆمەڵگە دروست بێ. ئێمەیەکە لە هەرە گرفتە سەرچەکانی ناو کۆمەڵگەی ئێمە ئەوەیە کە کەسمان هۆشیار نین بەرامبەر بە مێژووی خۆمان و بە مێژووی جیهانیش. یەکێک لە وتە زۆر بەناوبانگەکانی فەیلسوفی ڕۆمانی شیشیرۆن ئەوەیە کاڵێ من لم يعرف تاريخ أمته يبقى جاهلا إلى الأبد. هەر کەسێ لە مێژووی میلەتی خۆی نەتەوەی خۆی نەزانێ بۆ هەتایە بە نەزانی ئەمێنێتەوانێ. جا چجا ئەوەی کە بۆ میلەتێکی ئێمە کە میلەتی کورد و کە نەتەوەیەکین چەندێک ئەبێ ئاگادار بین بە مێژوو، بە ڕووداوەکانی مێژوو، بە هۆکارەکانی مێژوو، چونکە هەموو مێژووی ئێمە لە وڵاتانی لە کوردستاندا و حتا سوودوەرگرتیشمان لەگەڵ مێژووی دەور و بەرماندا بەداخەوە هەمووی دووبارەبوونەوەی مێژووە. چووکە سوودمان لە مێژوو وەرنەگرتووە ناتوانانی سوودێک لە ئێستا وەرگری. من دامن پێناسەیەکم هەیە لە مێژوو ئاوێنەیەکە کە ئەتوانین ڕابردووی تیا ببینین بەڵام داهاتووی پیاڕۆش نەبێتەوە. یعنی ئێمەشە لە هەرە گرفتە سەرچەکانمان ئەوەیە کە لەم ئاوێنەیەوە ڕابردوو باش نبینین، بۆیە داهاتوومان ڕاستیە زۆر لێڵە ڕۆشن نییە. ئەمەیشەکە لەو پێویستیانی کە پێویستە مێژوو وەکو بەرنمەیەک لە کەناڵی ئاسمانی پەیام و پێم وایە لە هەموو کەناڵەکانی کە بەڵام بۆچی لە پەیام بە پێویستی ئەزانم، چکە پەیام بۆ خۆی پەیامە، ینی کەناڵێکی پەیامدارە، پێویستی بەوەیە کە بە شێوازێکی ورد و بە شێوازێکی گرنگ ئەم لایەنانەی مێژوو شیکار بکرێت، سۆراغ بکرێت. جەنابیشتان لەم چەند بەرنامەی پێشووە کە ئێمە متابعەمان کردووە، یەکێکە لەو بەرنامانەی کە بەردەوام هەوڵتان ناوە دەستخەنە سەر هەموو لایەنەکانی مێژوو، نەک بە تەنها مێژووی کوردیش، هەموو ئەوانی کە مێژوو گرنگن. بۆیە مێژوو بۆ پێی کە یەکێکە لە گرنگترین فاکتەرەکانی سەقافەتی گشتی، ڕۆشنبیری گشتی، سەرەکی هەموو کەسێک ئاواتەخوازە گوێی لێ بگرێ. کەسێکی مێژوو نازە ناو کۆمەڵگەیە لە ناو کۆمەڵی خەڵکە دابنیشە باسی مێژوو بکە، سەرەکی خەڵکەکە هەمووی ئەوە سن گوێوەگرن لە مێژوو، حەزەکەن ئاگایان لەمە بێ. ئەوەی جەنابەت لەمە زیاتریشی کردووە بەوەی کە هەوڵی داوە بە فکریانە، واتە جۆرێک لە فکر و ئاراستەی لێکدانەوەی مێژوو بکە لە ڕووداوەکاندا. ئەمەژێکی چکەیە بە ڕەئی من لە باشەکانی ئەم بەرنامەی بەڕێزت دەتوانین کە ئەمە بەڵام پێدوانی ئەسە میدیاکان هەمی بۆ بە میدیایەکی بەرخۆر زیاتر بینەرێک شیا شەب بە دوای شەپۆلێک لە بینەرە ئەگەڕێ. ئەم بەرنامانە تۆزێ بە میدیایی کردنیان ئاستەنگ نییە؟ بەڵێ، بەڵام ئەو کەناڵانەش بینەری خۆیان هەیە کە پەیامدارن و کە تایبەتن بە هەندێک لە بابەتی سەرەکی بە ڕووداوە فکریەکانەوانێ. بۆ نمونە کەناڵێکی وەکو پەیام مەسەڵەن کە یەکێک لەم بەرنامەی داناوە لێرەدا سێرەکەی کۆمەڵێک کەس هەن حەزەکە جۆبیستی بێ، تاکی مسلمانی کورد کە
تا ڕادەیەک بینەری ئەم کەناڵانن بە ڕادەیەکی زۆر تینووە بە ڕووداوە مێژووکان و تینووە بە شیکاری ئەم ڕووداوانە لە دیوێکی ڕاستیەوە سۆراخکردنی بە دیوێکی ڕاستی چکە خەڵکێکی زۆر باسی ئەم ڕووداوانە ئەکەنە زۆر شوێنە و لە زۆر جێگەدا باسی ڕووداوە مێژوویەکان کراوە لە زۆر جێگەی ترا بە ڕەنگە هەندێک جار بە ئاڵوگۆر بە ئاڵوێری ڕووداوەکان باس بکرێ هیچ شتێ بە هێندەی مێژوو بەڕاستی بە هەڵەدا نەبراوە یەکێک لە نووسەرانی ئینگلیز ناوی ئەلبێر لاینە ئەلبێر لاین قسێکی زۆر بەناوبانگی هەیە ئەڵێ من لەوە بووم بە مێژوونووس لەبەر دەرگای خۆمان وەستا بووم بینیم سیارەیە کەسێکی کرد بەژێرەوە ئەڵێ وەستا مەر سەیرم کرد بزانم ڕووداوەکە تا چه ڕادەیەک کۆمەڵێک کەس هاتن هەرێکە و قسەیەکیان کرد یەکێوتی سیارەکە خۆی لێدا یەکێتی خەتای سیارەکە و یەکێوتی جۆری کەسەکە جۆرێک لە سەرخۆش و یەک جۆرێک لە شیکارێکی کرد بۆ ئەم ڕووداوە کە لە کاتێکا ڕووداوەکە بەم جۆرە نەبوو من خۆم بینی بووم بۆیە مێژوو لە زۆر گۆشەنیگاوە بازەکرێ ئەکرێ ئەم بەرنمەیە لە گۆشەنیگایەکی تایبەتەوە باز بکە کە خەڵکی تینوێتی بە شێوازێکی گشتی بە تایبەتیش لە کەناڵێکا کە پەیامدار بەڵێ کاک فاروق ئەوەی دکتۆر زریان باسکی لە زیاتر ڕوانگەیەکی کەسێک بوو کە بایەخ و محتەمە بە مێژوو ئەی تایبەتمەندیەکانی بەرنامەی سۆراغی مێژوو بۆ کەناڵی ئاسمانی پەیام لەکوێدایە و لە چیدایە بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سەرەتا سڵام بۆ جەنابی دکتۆر و سوپاسیشم بۆ جەنابت و بۆ تەواوی هاوکاران کە لە ماوەی 50 بەرنامەی ڕابردووەکەیەوە توانیتانە زۆر بە سەرکەوتوانە 50 بەرنامە ئامادە بکەن و پێشکەشی بکەن دیارە ئامادە و پێشکەشکردنی بەرنمەیە کە وەکو باس کرا بەرنمەیەکی نوخبەوی چەنێ بینەرەکانی نوخبەوین ئەو نەش میوانەکانی کە تێدا بەشداری دەکەن دەبێت نوخبەوی بن بۆیە منوا دەزانم بەرنمەیەکی لەو شێوازە کاتێک کە تۆ دەتەوێت بۆ چین و توێژێکی دیاریکرا و هەرچەند هاوڕام لەگەڵ ڕێی جەنابی دکتۆر کە مەرجنیە تەنها نوخبە سەریەم بەرنامانە بکەن بەڵام ئەو میوانە نوخبەویانە کە تۆ بانگشتیان دەکەی زۆر زەحمەت دەبێت کاتێک کە تۆ بتوانانی سەرکەوتوانە 50 بەرنامە ئامادە بکەیت بۆیە من لێرەوە سوپاسانەکەم و پێزانینم هەیەەوە هیوای سەرکەوتنتان بۆ دەخوازم دیارە ئەو هەر بەرنمێک لە هەر کەناڵێکەدا دەندێ ئامانج و مەبەستێکەیە لە دانانی ئەو بەرنامە ئێمە هەستمان کردووە لە ماوەی ڕابردوو بەوەی کە فعلەن ئێمە لە بەرنمەکەشتا جەنابتان باسان لەسەر زۆربەی زۆری بەرنمەکان لەسەر ڕووداوەکانی سەدەکانی ناوەڕاست بووە ئێمە بینیمانە کە تا ئەندازەیەکی زۆر تاکی کورد هاوڵاتیانی کورد خەریکە بێئاگاییە ڕووی تێدەکات لە مێژووی ڕابردووی سەدەکانی ناوەڕاست چ خۆی چ ئەو گەلانەی یان ئەو ئاینانی کە لە دەوروبەری ئەم کاریەکەی هەبووە لەسەریوە تا ئەندازەیەک پابند بۆ پیانەوە هەستمان کردو کە تا ئەندازەیەک بێئاگایی لە مێژووی ڕابردوو ستەمێکە لە ڕووداوەکانی ڕابردوویان دەتوانم بڵێم مێژوویەکی حەقیقی لی ئاوەژوو کراوە بە شێوازێکی کە پێی نیشاندراوە بۆکو بەرنمەیەکی ئامانجدار ئێمە لەگەڵ هاوکارانم لە کەناڵی ئاسمانی پەیام بە پێویستمان زانی بەوەی کە بەرنمەیەکی لە شێوەی بەرنمەی سۆراغی مێژوو کە ئێمە بێگومان کە ناوەکەی خۆی بۆ خۆی ئامانجێکی تایەکە و ناوەشمان ناوە بۆ ڕاستکردنەوەی کۆمەڵێ چیرۆک و بەسەراتە کە لەوانەیە بە شێوازێک لە شێوازەکانی کە گەشتبێتە خوێنەری کوردی یان گەشتبێتە دەمی گوێی بینەر بۆی منوا دەزانم بەرنامی سۆراغی مێژوو یەکێک بوو لە زەڕوراتەکانی بەرنمەکانی کەناڵی ئاسمانی پەیام و لە ماوەی 50 بەرنامی ڕابردووشیەکەیەوە تۆمارتان کردو ئاماژی خۆی پێکاوە و دڵنیاشم ئەو فیدباکەی کە بۆ ئێمە هاتوۆ بێگومان بۆ جەنابیشتان هاتوۆتەوە تا ئەندازەیەکی زۆر کاریگەری هەبووە و جێگەی خۆی هەبوو بەڵام دەکرێت لە ئایندا ئێمە بتوانین گۆڕانکارێکی تیا بکەین بەڵام بە شێوەیەکی گشتی من دەزانم بەرنمەکە ئاماژی خۆی پێ دکتۆر خاڵێکی زۆر گرنگی باس کرد عنیەوە بۆ جێگەی سەرنج باسی پەیامی کرد ئەکرێ پەیام یعنی خەسڵەتی تایبەتی پەیام چییە بۆ ئەبێ بڵێ پەیام یەکێک لەو ئامانجانی کە لە ئەسڵا کەناڵی ئاسمانی پەیامی لێدا لەسەر دامەزراوە دەیەوێت هەر شتێک کە بەیان دەکا ئامانجێکی لە پشتەوە بێ و پەیامێکی هەبێ بۆ ئەو بینەرانەی و ئەو بیسەرانەی کە گوێی لێ دەگرن دیارە وەکو باسم کرد پەیامێک لە ناو بەرنمەی سۆراغی مێژووە ئەوەیە کە تا ئەندازەیەک مێژووەکانی سەدەی ناوەڕاست دەتوانم بڵێم بە شێوەیەکی ڕاست و دروست هاوڵاتیانی ئێمە و بینەری کورد لی بێ ئاگایە بەداخەوە زۆر جارێ بێ ئاگاییمان لە مێژووا دەکا کە ئێمەش لەم سەردەما بکەینە کۆمەڵە هەڵەیەکە لە ڕابردووە پێشینەکانمان تیان کەوتون چونکە گێڕانەوەی ڕووداوەکانی مێژوو تەنها ئەوە نیە تۆکو چیرۆکێک بی گەڕیتەوە بۆ نەوەیەکی
ئەم سەردەمە بەڵکو بوو ئەوەیە کە لەو هەڵە و کەم و کورتیانی کە لە ڕابردووە ڕوویداوە تۆ دەرسی لێوەربگری و لەو کارە باشانەی کە ئەنجامیان داوە تۆ لەسەری بەردەوام بی بۆی بێگومان پەیامێک لە پەیامەکانی بەرنامەی سۆراغی مێژوو ئەوە بۆ کە ئێمە سوود لە هەڵەکانی ڕابردوو وەربگرین و بتوانین لە ئێستامانە دووباریان نەکەینەوە بیکەینە سەرمەشقێک وە چرای ڕووناکی بۆ نەوەی ئایندەمان و ئەو نەوەی کە ئێستا کاری تیا دەکا بێگومان قسەکەی جەنابی دکتۆر تەواوە پەیامی خۆی گەیاندووە بەرنامەکەەوە ئێمە خۆشحاڵین و دیسانەوە دەستخۆشیتان لە یەکەم. دکتۆر قسەکردن لەسەر کێڵگەی مێژووە و ڕەهەندە فکری و فەلسەفیانی زیاتر پەیوەندی بە بابەتە مێژوویەکانەوە زۆر جار پێتانوان یعنی بابەتێکی قورسەکە لە ئێستادا لەم بەرنمەیانەوە ینی قسەیان لەسەر بکرێت وەکو هەرچەند دیارە بێگومان ڕای ئێوە جیاوازە لەسەرەوەی کە قسە لەسەرەوەکە لەم بەرنامانە نخبەنی خەڵکی تر سەیریەکە بەڵام هەست ناکە یعنی بە جۆرە لە جۆرەکان کەمتر دابەزێ بۆ ئاستێکی گشتی خەڵکی عام. بڵێ لە ڕاستیە من پێم وایە ئەوەندی کە ئاگامان لە خەڵکە ینی لە ناوەندەکانی دەرەوەی با بڵین ئەم کەناڵەوە خەڵکانێکن متابعی ئەم بەرنامە ناکەن یعنی من خەڵکانم دیوە بۆ خۆم لە یەک دوو بەرنامە لێرە کە میوان بووم لە فیدباکی خەڵکی زۆر گشتیم بینیوەتەوانێک کە تۆ باسی ئەو مۆزوعی کردو کە من باسم کردووە کە لە بەرنمەکە ئێمە قسەمان لەسەر کردووە کە ئەو خەڵکە سێرەکەم پێی بەدڵەوە مەسەرەن لە ناو گەڕەکە لە ناو مزگەوتە لە شوێنی ترا سێرگەی خەڵکانێکی کە هاتوون مقابلە دەکات یاد بە پیرتەوەڵێ فڵانەشتت باس کرد ئەکرێ زیاتر ڕوونکردنەوەم بیتێ لەسەری تومەز ئەم خەڵکە زیاتر حەزدانی شو بە دیارەوە و حەزی لەیە کە بەرنمەکە گوێبیستی بێت مەسەرەن جەنابی کاک حاجی فەرمووی کە خەڵکانێک لەم بەرنامە ئامادەبوون کە نخبەوین یعنی ئەو خەڵکیش حەزەکە گوێ لەو نخبەیە بگرێ کە بزانێت لە چۆ هاتوون تایبەتمەندیان چییە ئەمەیەکە لەو سیفەتانی کە ئەم بەرنامانە ئیکە نێشکە لەو سیفەتانە ئەوەیە کە خەڵکی نخبەش گوێی لێ بگرێ بەڵێ شتێکی چاکە ئێستا لە دنیادا ئیش لەسەرواکرێت کە بەرنامی سەقافی هەبێ تا خەڵکە نخبەوەکەش دانیشێ مقابلەی بکە قسەی لەسەرکە ئەو گرفتی کە ئێمە هەمانە ئێستا لە ناو ناوەندی کوردیە ئەوەیە کە خەڵک بەگشتی ڕۆشنبیری فرامۆش کردووە وەلای ناوە ئەو خەڵکە ئێمەدا ئەنیشێت بە تەنها جۆگرێت لە دانانیشە کتێبێک بخوێنێتەوە دانانیشێ سێری بابەتێکی گرنگی فکری بکە فەلسەفی بکە ئەوەی کە هەیە کۆمەڵێک کەس بە کەیفی خۆی فکری خۆی دا ڕێژە لەسەر فکری خۆی و ئەیفرۆشێتەوە بۆ خەڵکە لە تۆڕێکی کۆمەڵاتی وەکو فەیسبووکە لە تۆڕێکی وەکو مەسەلەن ئینستاگرامە یا هەر تۆڵێکی تری کۆمەڵایەتی سێرەکەی بابەتێکی فکری زۆر بچوشی بۆ هێنێ و ئەینووسێ و بڵاوێکاتەوە بە ناوی مێژونووسێک و لە سەدەکانی ناوەڕاست بە ناوی نووسەرێک و لە سەدەکانی ناوەڕاست حتا کە کاکحاجی فەرمیدە ئێمە ئیش لەسەر سەدەکانی ناوەڕازەکەین سەدەکانی ناوەڕاستیش لە ڕاستیە سێژێکە لە هەرە گرفتە سەرجەکان کە ئێمە شەڕی فکریمان هەیە لە ناو نخبەویە یعنی ئێستا گەورەترین شەڕی نخبەوی ئێمە لە بواری فکری ئایدۆلۆژیای ئەم مەسەلەیە فکر و فەلسەفە تەنکەکرێتەوە بۆ ئاستی گەیشتنەوە بۆ ئاستی بینەر و کۆمەڵگا بەڵێ بێگومان ئەکرێ ئێمە لەم بەرنامەیە زیاتر جەخت لەسەرەوە بکەیت ڕوونی کەیتوانێت کە خەڵک چی پێویستە چونکە تۆ شەڕی فکر لەگەڵ خەڵکە ئاکرێ ئێستا لە ناو ناوەندەکانە سیر کە لە زۆرێک لە ناوەندە ینی تۆڕە کۆمەڵایەتەکاندا ئەوەی کە بەرامبەر بە فکرەکرێ بە شتێکی ئەوتۆ ناکرێت یان یەکێ لەو نمونەیەکی زۆر بەسیط بۆ بەڕێستان من دوێنێ لە محاضرەکانمە لەگەڵ خوێنکارانمە باسی ئەوەم کرد لە جامعە کە پیاوێکمان هەیە چۆ بۆ جیهاد لە ناوچەی شنۆ لە ساڵی 550 کۆچیە ئەچێ بۆ قودس بۆ جیهاد لە پێناوی خۆیە و لە شەڕی خاش دروشمەکانەکە و بە دینداری پاڵی پێوانەیە کە ئەمە بکات بچێ بۆ ئەو مەنتیقەیە تەلەبەی وتی بۆ لەو کاتە کوردە مندە خەڵکی تیا بۆ ینی دیندار و لێرەوە هەسێ ماڵ ناڵخۆی بچێ بۆ مەنتیقەی بۆ قودس و لەوێ ئەوە کە لە ساڵی 550 نزیکەی 1000 ساڵ لەمەوە پێش وتم بەڵێ ئێمە کورد 1000 و ئەوەندە ساڵیشەکە خەڵک لە مەنتیقەیە موسڵمانە و دینداری گەشتە ئاستێکە لێرەوە خەڵکانێک وەکاتەوە ئەم پیاوە ئەڕوا بۆی ئەسڵ کە بەدی لە گیرێ لەلایەن ئەم پیاوە لەلایەن خەڵکانی باڵێ لەلایەن خاش دروشمەکانەوە لە ستژنا بانگەدا و خەڵکی خاش دروشمەکان بەزی تواوە ئەکەن بەسەریا لە تاریخی ئەربیلا باس کراوە لە بەزی بەرازە توێنەوەیکن بەسەری ئەم کەسای بۆی کە عزێتی بنم لە کاتی بانکانە بانگی خۆی نوێژی خۆی ینی مەبەسم لەوەیە کە کەسێک کەمانە ئیسای کوڕی لاڵ یا ئیسای لەل کە لە هەولێرەوە چێ هەمان شوێ بۆ ئەو مەنتیقانە جال باسەکەی من دوێنێ لەوە بۆ تەلەبەکان هەستن بۆچی ئێمە شتیوا هەیە لە سەدەکانی ناوەڕاست یعنی مەگە زۆرەکە ئیسلام هەیە لە ناو کوردستانە و لەو مەنتیقەیە بەڵێ زۆر دەمێکە ئیسلام بۆ یەک کەواتە ئەما گە تەلەبێکی زانکۆ کە ئاستێکی نخبەویشە یعنی تا ڕادەیەک ئەتوانین بڵین دەستەبژێر و گەشتە ئاستی جامیعە وا بیرکاتەوە بێ خەڵکانێکی تری گشتی چۆن قسە بکەن بۆیە ئەم بەرنامانە بۆ هۆشیارکردنەوەی ئەو خەڵکە بەڕێی من بەرنامێکی زۆر پێویستە بۆ پێویستە بەردەوام هەبێت. بەڵێ کاک فاروق
ئەوەی کە خەڵک سەیری کەناڵی ئاسمانی پەیامەکە زیاتر وەکو کەناڵێکی یعنی خیتابەکەی وکی خیتابێکی زۆر ئیسلامی و ئاینیە بینێ بەڵام ئێمە بینین لە ماوەی پەنجامین حەڵقا کە ئێستش تۆماریەکەن قسەمان بەشێکی زۆری لەسەر واقعی کۆمەلگای خۆمان لە ڕابردووە لە مێژووە و ئیشکردن و کاریگەری ڕووداوەکانی مێژوو لەسەر ناوچەکە و لەسەر مێژووی ئێمە بۆ پەیوەندیەکانی نێوان ئاینی ئیسلام و پەیوەندی نێوان کورد و هەروەها ئەو فکر و بیر و بۆچوونە جیاوازانی کە لە دەرەوە کاریگەریان دروست کردو. ئایا یعنی ئەمە ئەجێندایەکی کاریگەر و گرنگ بۆ کەناڵی ئاسمانی پەیام کە لەم بەرنمەیەدا بێت قسە لەسەر کۆمەلگای کوردی بکە جیاواز و پێچوانەی ئەو خیتابی کە خەڵک لی چاوەڕوان کردووە لی چاوەڕوانەکات. بەڵێ دەرێمە کەناڵ ئاسمانی پەیام بڵێ کەناڵێکە باگراوندێکی ئیسلامیانی هەیە، بەڵام ئەمە ناکاتە سەر ئەوەی کە کەناڵی ئاسمانی پەیام بە شێوەیەکی شمولی قسە لەسەر تەواوی ئەو ڕوودا و بەسەرهات یان ئەو ئاینانە نەکا کە لە ئەم دەوروبەرە کاریگەریان هەبووەوە مێژوویەکیان بۆ خۆیان تۆمار کردووە. بێگومان دەتوانم بڵێم کەناڵی ئاسمانی پەیام یەکێک لە ئامانجەکانی ئێوەتانێک کە تەنها بینەرێک یان بیسەرێکی دیاریکرا و بە ئاماژ نەگرێ، بەڵکو بە شێوەیەکی شمولی ئەوەی کە ئەو پەیامی کە دەیەوێ بیگەێنێ بە هەموو چینی توێژەکانی بگەێنی. دیارە بابەتە مێژوویەکانیش من دەمەوێت ئەوە بڵێم کە لە بەرنمەکەی ئێوە بووە. ئەسڵەن بابەتی مێژوویەکێک لەو بابەتانەی کە خەڵک زۆر حەزی پێیەتی بە گوێگرتنی و بینینی لێ بێتاقەت نابێ. ئێستش هاوڵاتیانی ئێستا و دەتوانم بڵێم خوێندەوارانی ئێستا بەداخەوە کەمتر تااقەتیان هەیە بخوێندنەوە بە ئەندازەی ئەوەی ئیسعداد و ئامادەیان هەیە بەدەمی بە دیاری شاشێکی تەلەڤزیۆنیەوە دانیشن بیبینن و بیبیستن ئەوە تااقەتیان نیە لاپەڕەکانی مێژوو بۆ خۆیان هەڵدەنەوە. بۆ نمونە دەتوانم بێڵێم کاتێ لە بەرنمەیەکە دوو بەڕێزیۆک و جەنابی دکتۆر دادەنیشن لەسەر ئەو مێزە و لە ماوەی سەعاتێکە مێژووی سەردەمێکی دیاریکرا و بەیان دەکەن، ئەم خوێنەرە پێویستی بەوە هەیە کە دانیشە لەوانەیە کتێبێک بخوێنێتەوە ئەو کاتە دەتوانێت ئەم زانیاریانە وەربگرێ. بەڵام کاتێک لە ماوەی یەک سەعاتە زانیاریەکانی بۆ کۆ دەکرێتەوە دەبینی باشتر ئامادەی هەیە گوێ لێ بگرێت تاکوونی دانیشە کتێبێ بخوێنێتەوە. بۆیە ئەو بەرنامە بە ئاماژێکی دیاریکرا و دانراوە و پێشم وایە ئاماژەکەی خۆی پێکاوە و کەناڵی ئاسمانی پەیام لە پرسیارەکەی توە مەبەستی ئەوە نەبووە کە تەنها گرنگی بە تایبەتی لەم بەرنامە گرنگی بە مێژووی ئاینی پیرۆزی ئیسلامدا لە بەرۆی کە باگراوندی کەناڵەکە باگراوندێکی ئیسلامیانەیە، بەڵکو قسەی لەسەر تەواو و ڕوودا و بەسەراتەکان کردو کە لە دەوروبەری ئێمە ڕویان داوە و کاریگەریان لەسەر مێژووی میلەتەکەمان هەبووە و تا ئەندازەیەک دەبینی ئەو کاریگەریش تا ئێستا بەسەر میلەتەکەمانەوە دیارە وەکو باسکرا لە بواری فکری و فەلسەفیا، چونکە فکری و فەلسەفی تەنها کاریگەری ئاینی پیرۆزی ئیسلام نییە بەسەر میلەتی کوردەوە، بەڵکو کاریگەری ئاینەکانی کەشکە لە دەوروبەری ئێمە هەبووە وجودی هەبووە تا ئێستاش ئەو کێبەرکیە وجودی هەیە. بۆیە بەدڵنیایی پێ دوایە ئەمە ببوورە پێ دوایە ینی ئەمە پێداویستی و ئاتاجی کۆمەلگای کوردیەکە ئێستا ئەم جۆرە خیتابەش لەم بوارانەی کە ئێوە هێمای بۆکەن هەبێت بۆ کەناڵێک یا بۆ دەستگایەکی میدیایی کە دەرخواردی بینەری بدات. جەنابی دکتۆر کە باسی کرد بۆ بنیاتنانی ئایندەمان پێویستە ئاوڕێک لە مێژوو بدەینەوە بەوەی کە بزانین مێژووی چین و توێژەکانی ڕابردوومان چۆن بۆ ئەوەی کەمە بتوانین بنیادی نەوەی نوێی لەسەردابنین. بێگومانێکێک لە زەروراتەکان کە مێژووی خۆمان و مێژووی گەلانی دەوروبەرمان بزانین بۆ ئەوەی کە بتوانین ئایندەی خۆمانی لەسەر بنیاد بنین و پند و عیبرە لە هەڵەکان وەربگرین و بتوانین سود لە هەنگاوە باشەکانیان وەربگرین. بەڵێ دکتۆر زریان ئەم تایبەتمەندی چیتری ئەم بەرنمەیە بریتی بۆ لەوە خۆی لە گێڕانەوە و سەرد پاراستووە زیاتر قسەی لەسەر ئیشکردن لە ناو مێژووەوە کاریگەریەکان و سیناریۆ ڕووداوەکانی ناو مێژوو کردووە. یعنی ئەمانە بۆ خۆی تایبەتمەندی چیتری قسەکردنە لەسەر مێژوو و خۆ دەرباسکردن لە گێڕانەوەی حیکایەت و چیرۆک و سەردەکان بەڕای ئێوە ناوبڕێ وەرەکەم دوای ناوبڕەکە وەڵام بەرەوە. بینەرانی بەڕێز و خۆشەویست ناوبڕێکی کوروەردەگرین و دەگەڕێنەوە لاتان. دووبارە سڵاو دکتۆر، پێشی ناوبڕەکە پرسیاری ئەوم کرد یعنی تا چەند کە ئێمە ئەندازێک خۆمان لە گێڕانەوە و سەرد پاراستووە ئەمە ستایلێکی تازەتر و نوێترە بۆ قسەکردن لەسەر مێژوو ڕوودا و سیناریۆکانی ناو مێژوو.
بەڵێ لە ڕاستە یەکێک لە بنەما سەرەکیەکانی بەرنمەکانی ینی هەموو مێژوو کە هیچێک باسی بکات یان ئەم بەرنامە فکریانە کە قسەی لەسەر بکەن ئەوەی کە خۆیان پارێزن لە گێڕانەوە واتە من نەیەم تەنها گێڕانەوە ڕووداوەکان بکەم چکە دوجار ئەمە بە چیرۆک ینی مێژوو خۆی چیرۆک نییە هەرێکە لەو شتانشکە ابن خەلدون لە ساڵی 1970 کۆچیا وەفا دەکات لە مقدمەی ابن خەلدون ڕخنەی لێگرێ کە لەو کاتەوە ئەڵێ پێویستە مێژوو بەوە بکرێت کە ڕخنەی لێ بگیرێ کە شیکار بکرێ کە ناوەڕۆکی هەڵبسەنجێنرێ نەوەکو تۆ بێ لەگەڵ مێژووە ڕاستەوە خۆوەکو خۆی چۆن باسکراوە لە هەندێک کتێبەکاندا قسەی لەسەرکەی یەکێ لەم کتێب لەم بەرنامە گرنگەکانیان بەرنامانە ئەوەیە کە شیکاری ئەمڕووداوە مێژویانە بکەن واتە بە دیوێکی فەلسەفیانە بۆ ئێمە لە زانستی مێژووە علمێکمانەیە پێوترێ فەلسەفەی مێژوو فەلسەفەی مێژوو دێت چیەکە شیکار و دواداچوونەکە لەسەر ڕووداوەکان ناوەسێ لەسەر ئەوەی کە تەنها یەک قسە بکە یان تەنها یەک گێڕانەوە بکە یەک گێڕانەوەی هەبێ لە یەکێک لە بابەتە مێژوویەکاندا بۆ نمونە من بێم تەنها وەکو چیرۆکخوانێک باسی بابەتێ بکەم یا وەک بابەتێکی تر ئەمە بکەم بۆ ئەوەی کە مێژوو لە چیرۆک بپارێزین پێویستە ئێمە بین لێکدانەوەمان هەبێ لێکدانەوەمان هەبێت لەسەر ڕووداوە مێژوویەکان کە من پێم وایە ئەم بەرنمەیە تا ڕادێکی باش لەم بوارە سەرکەوتو بووە و هەوڵیش بدەن زیاتر لەسەر ئەمە جەخت کریتەوانێت کە شیکاری ڕووداوەکان کرێ هیچکە لە سیفەتە باشەکانی ئەم بەرنامەیە بەڕێی من ئەوەیە کە هەوڵ یاوە ژمارەیەک لە ئەکادیمیست بێنێ بە خاوەن باگراوندی فکری جیاواز لەم بەرنامەیە قسە بکەن واتە هەموو ئەوانەی کە شیکار ئەەکەن لە یەک گۆشەنیگاوە شیکاری ڕووداوە مێژوویەکانی نەکردووە بۆکو کۆمەڵێک کەسی هێناوە کە لە کۆمەڵێک دیدگای جیاوازەوانێت خاوەن فکر جیاوازن خاوەن باگراوندی فکری جیاوازن سێرەکی شیکاری ڕووداوە مێژوویەکانەکەن بە شێوازێکی گشتی ئەمەیەکێکە لەو سیفەتە گشتیانە ئەکادیمیەوە کرتا چەند یعنی ئەم بەرنامەش ئەبێتە بەشێک لە تەواوکاری ئەو شێوازی فێرکردنەوە شێوازی گەیاندنەی کە لە ناو ئەکادیمیەکان و بەشەکانی مێژووی زانکۆکانی کوردستانە من پێم وایە تا چەند ئەما بێتە هاوکاریان من پێم وایە ئەگەر هاتوو ئەم بەرنامەی ئیش لەسەر شیکار و لێکدانەوەی ڕووداوە مێژوویەکان بکە ئەبێتە بەشێکی سەرەکی لە پرۆسی بە ئەکادیمیکردنی مێژوو و لە پرۆسی بە ئەکادیمیاکردنی جێرانەوەی مێژوو ئەمە یەک دوو ئەم بەرنامەی هەوڵی داوە هیچ کاتێ لە خاوەن شادی باڵا کەمتر نەهێنێ لە بواری مێژووە ئەمەش دیسانەوە بەشێکی ترە لە ئەکادیمیکردنی ڕووداوەکان بۆیە ئەگەر هاتوو بەم شێوازە قسە بکرێ لەسەر مێژوو ئەو کاتە هەم ڕخنە لە ڕووداوەکان و جێرانەوەکانی ناو بەرنامەکە کەمترە چکە تۆ شیکاری ڕووداوە مێژوویەکانەکەی تەنها خۆ نابەسیتەوە بە جێرانەوەی ژمارەیەکی زۆر لە بەرنامەی ڕووداوی ناو مێژوو کە باس کراوێ دووەمیان دەیت چیەکەیت دەیت ئەم ڕووداوە مێژوویانە دەیتە بەر نەشتەری فەلسەفی ئەم نەشتە فەلسەفیانە ژوات لە یەکە کە خەڵکانێکی نوخبەوی زیاتر قسەی باش لەسەر بەرنامەکەت بکەن و تێبگەن لەسەر هەندێک ڕوودا و بۆی ئێمە پێویستمان بە هەندێک شتە کە ڕوودا و گەلیکی مێژووی بێنین ئەم ڕوودا و گەلە مێژوویانە ڕخنەی لێ بگرین بە زمانی گوڵ بۆی کە لە کاتی مناقەشاتە بەڵگەنامەکان و وەڵامدانەوەکان نمێنێ یەکێک لە هەرە گرفتە سەرەکیەکانی مێژوو ئەوەیە کە جەدەلێکی جددیتیانە کە خەڵکانێک دانانیشن بە جددی جەدەلێ بکەن لەسەر ڕووداوە مێژوویەکان مناقەشاتێکی گشتیمان نییە لەسەر ڕووداوە مێژوویە گرنگەکانی زیاتر پیا هەڵدانمان هەیە مەسەرەن هەر ئیبن خەلدون بۆ خۆی ئەڵێ مێژونووسانی پێشوو خەڵکانێک بوون کە هاتوون بە سەرکردەکانیانە هەڵاوە مێژوویی نووسیوە توانێت لەبەر خاتری کەسێکی دیاریکراو لەبەر خاتری مثلا یەکێ لە مێژووە زۆر گەورەکان کە لای ئێمە کەسێکی وەکو ئیبن الئەثیرە کە الکامل فی تاریخی و الباهر فی تاریخ الئەتابەکی هەیە سێکی لە خزمەتی ئەتابەکیەکانی مسڵاچە یەک کتێب نووسی الباهر فی تاریخ الئەتابەکی لەلایەکەوە قسە بە سەلاحەدین لەلایەکەوە سەری باسی مۆزوعێکی ترەکە زۆرێک لە کتێبە مێژوویەکانی ئێمە هەمانە مێژووی سەدەکانی ناوەڕاست سێرەکەین لێکدانەوەیان نییە وەکو پێویست یعنی وەکو پێویست نەهاتون کە لێکدانەوە سەر ڕووداوەکان کەن پیاوێکی وەکو ئیمامی ئەطەبەری کتێبێکی دانا بنای تاریخ الرسل والملك ئەو تاریخ الطەبەری لە کتێبەکەیە بە وردی ئەڵێ من هەرچیم بیستووە و گوێ لێ بووە هاتوم نووسیمەتەوە لە کتێبە مێژوویەکەی خۆمدا ئیتر نهاتم شیکار و تحقیقی تیا بکەم بۆیە ئەم بەرنامەیە ئەگەر بێت و تحقیقی ئەم ڕووداوە مێژوویەکان بکە شیکاری ڕووداوە مێژوویەکان کە بۆستێ لەسەر بابەتەکان ئەمە خزمەتێکی زۆر گەورەی بەڕۆتی ئەکادیمی مێژووی بەڵێ کاک فاروق زۆر جاویش قسە لەسەرەوە کرێم جۆرە بەرنامانە بە ئەندازەیەک وەکوڵێ لە لوتکەیەکە بوەستن یاخود ڕابگیرێت و شێوازێکی تر بگیرێتە بەر ئایا ئەم وەستان و کۆتایی هێنان بەم بەرنامانە ئەبێ ئێمە چاو لە بینەرکەین بیوەسێنین یاخود چۆنەڵی کەناڵی پەیام خۆی وەکو پێداویستیە کە پیشانی بینەری بە ئەم بەرنامانە پێویستە بەردەوامی هەبێ بۆ لە ئێستا و بۆ ئایندەش من پێشەوەی کە وەڵامی ئەو پرسیارە دەمێ بۆ تاکیدێ لە قسەکانی دکتۆر لەسەر ئەوەی ئایا ئەم بەرنامە توانیوێتی تا ئەندازەیەک هاوکاری ئەکادیمی بوونی مێژوو بکات
لە ماوەی 50 بەرنامە ڕابردوو و هەندێک لە بەرنمەکانی پێشتریش کە تۆمار کراون زۆربەی ئەو قوتابیانە یان ئەو خوێندکارانەی کە ویسوێتیان بۆ زانکۆکانی خۆیان بە تایبەتی لە قۆناغی بەکالۆریۆسا بۆ ئامادەکردنی توێژینەوەکان یان بەحسەکانیان داوایان لە ئەرشیفی کەناڵی ئاسمانی پەیام کردووە بۆی کە فلانە بەرنامەمان دەوێت کە دکتۆرەکان باسییان لەسەر ئەم مۆزوع کردو بەحسەکەی میش لەسەر ئەمەیە من دەتوانم سوودێکی باش بۆ بەحسەکەم وەربگرم بۆیە کە دەڵێن بێگومان بەرنمەکە کاریگەری هەبوو تا ئەندازەیەک لەسەر بواری ئەکادیمیش ئەگەر بە هاوکاریکردنی خوێندکارێکی زانکۆ بۆ بێت من قەناعەتم وایە هەر شتێک کاتێک کە تۆ ماوەیەکی زۆر لەسەری دەڕووی بۆ وەڵامی پرسیارەکەی جەنابەت بەرنامەی سۆراقی مێژوو توانیوێتی لە ماوەی ئەو وەرزەی نوێمانە 50 زنجیرە پێشکەش بکات هەر شتێک ئەگەر زۆر باشیش بێ بەردەوام بووی لەسەری لەوانەیە بینەر یان تەنانەت ئامادەکار و پێشکەشکاریش تووشی مەلە لێ بکات تووشی نیگەرانی بێتاقەتێ بکات بۆیە باشترە بەردەوام کاتێک کە تۆ ماوەیەکی زۆرت تێپەڕان و هەستت کرد کە ئاماجی خۆی پێکاوە لە پێناوی ئەوەی کە بەرنمەکە بەرەو لاوازی نەڕات و تەنانەت ئەو کاریگەریانش کە لە ماوەی ڕابردووە ئەنجامی داوە لە دیدی بینەران نەمێنێ باشترە تۆ بە گەورەی بە سەرکەوتوی گۆڕانکاری تیا بکەیت بۆیە بە تەسەوری من ئەو 50 بەرنامەی کە ئێمە بە ئاماجێکی دیاریکراوە دامان نابوو ئەو مەبەستی کە بەرنمەکەمان لە پێناوێت دانابوو وە جەنابتان پێشکەشتان کرد تا ئەندازەیەکی زۆر ئاماجی خۆی پێکاوە بۆ بەردەوامبوونی من ناڵێم کۆتایی پێبیێنین ناڵێم لە بریەوەی ئەم بەرنامە یان دەبێ ببێ لە بەرزیە یان هەر نەبێ دەڵێم پێویست بەوە دەکا ئێمە قسە لەسەر جۆرێکی کە لە ڕووداوەکانی مێژوو بکەین دەکرێت قسە لەسەر بابەتێکی کە لە بابەتەکان بکەین هەمان بەرنامە بەڵام بین بەرگێکی کەی بکەین بەرە بە جۆرێک لە جۆرەکانی کە قسە لەسەر مێژوو بکەین کە مێژوویەک زیاتر کاریگەری هەبێ لەسەر نەوەی ئێستامان و بتوانن بەهۆی ئەو کاریگەریەوە ئایندەی خۆیانی پێم سۆگەر بکەن بەڵێ ئەو یعنی ئەکرێ هەر لە وەڵامەکەی جەنابتە ینی ئەو ستایل و شێوازی ئیشکردنەکە ئێمە تایسە نەمانتوانی بێ پەنجەی بخەینە سەر چی بۆ لە سۆراغی مێژووەکە لەمە دووە بۆ بەشەکانی یا حەڵلقەکانی ئایندەوە لە بەرنامە و پلانی ئایندەی سۆراغی مێژووە بتوانین قسەیان لەسەر بکەین کەناڵی ئاسمانی پەیام و بەڕێوەبەتی کەناڵی ئاسمانی پەیام سانسۆرێکی دیاریکراوی نەبووە بۆ خۆشت دەزانی و شایدی لەسەرەوەی کە نابێ لەم بەرنامە قسە لەسەر ئەم جۆرە مێژووە بکرێ و قسە لەسەر ئەم جۆرە ڕووداوانە بکرێت بێگومانەکو جەنابی دکتۆر فەرمووی هەندێک لە مێژوەکانی ڕابردوو کاتی مێژویان نووسیوەتەوە زۆربیان هەر پێ هەڵدانیان کردووە هەندێکیشی بە پێچەوانەوە لەوانەیە تەنها مێژووی ناشرین کردوێ بەبێ ئەوەی کە لێکۆڵینەوە توێژینەوە بکات ئێمە بەش بە حاڵی خۆم نەهاتوم ڕێگری لەوە بکەم کە بڵێم ئەمە خەتەریاتێک گیامە لەوانەیەکی قسە و قسەڵۆکێ بۆ ئێمە دروست بکات بەڵکو زۆر جارێت تەوەری بەرنامەکە بۆ خۆتان ئێوە لەگەڵ میوانەکانی خۆتانەداتان ناوە بەڵام بە تەسەوری من پێم وایە کۆمەڵێک چمکی دیاریکراو هەیە لە مێژووی ئێمە و لە مێژووی سەدەکانی ڕابردوومانە پێویست بەوە دەکا ئێمە جەریئانەتر و ڕاشکاوانەتر قسەیان لەسەر بکەین چونکە بابەتەکان تا جەریئانە قسەیان لەسەر نەکرێت تاکوونی ڕەخنیان لێ نەگیری ئێمە ناتوانین دیوە شاراوەکانیان دەکەین ئێوەش هەر دەستکراوە بوون و دەستکراوەش دەبن لە ئایندا بێگومان بەڵێ دکتۆر هەر ئەو پرسیارەی کاکفاروق لە بەڕێزی شتەکەم ئەو بابەتە مێژویانە کە زۆر گرنگە و ئێوە بە پێویستی زانوەکو ئەکادیمیستەکانی ناو زانکۆکان ئێمە نەمانتوانی وەکو پێویست قسەیان لەسەر بکەین و پێویستە لەمە و دو قسەیان لەسەر بکەین بۆی بەرنمەکە زیاتر بەرەو لووتکە بەرین و بتوانێت بینەر سوودی لێوەربگرێت بەڵێ من دەستخۆشیتان یەکەم تەوان دەستخۆشی لە کاک حاجی یەکەم بۆ ئازادی کە بە ئێوەشی بەخشیەوە بە کەناڵەکەشی بەخشیەوە لە بواری ئەم بەرنامانە کە هەیە و بینەر تا ڕادێکی زۆر دەتوانێت لی تێربێ لەو بابەتانی کە هەیە جنابیشان دەستخۆشی دیەکەم کە تا ڕادێک ئێستا سەرکەوتوو بووی تا ڕادێکی زۆریش کە لە هەڵبژاردننی بەرنمەکان تا لە هەڵبژاردننی و کەسانی کە لەسەر بەرنمەکان قسە بکەن بەڵام من بۆ خۆم تا ڕادەیەک ڕەنگە ڕخنم هەبێ لە هەندێک ئەدای بەرنمەکە هەندێک ناونیشان لە بەرنمەکەیە کە ڕوویدابێ یەکێ لەو شتانەکە هەیە من پێم وایە ئەم بەرنمەیە هەندێک بەرنامە بکرێت کە مستەهدەف بێ لە بواری مێژووە واتە چەند ڕووداوێکی مێژووی دیاریکراو هەیە کە زۆرترین قسەی لەسرە کە زۆرترین ڕووداوی شتی لەسرە لەناو هەم مێژووی کووردا
هەم مێژووە بە شێوەیەکی گشتی جارە ئێمە مێژووی ئێمە لە ناو مێژووی ئیسلامدا لە ڕاستیدا مێژووی کورد لە ناو مێژووی ئیسلامدا زۆر شاراوەیە و هیچ لایەنەکانی وەکو پێویست ئاشکرا نەکراوە کەمە بەشێکی گرنگ پێم وایە لەم کەناڵ و لەم بەرنمەیەوە پێویستە قسەی لەسەر بکرێ بەشێکی تریان لەسەر ئەم بابەتە ئەوەیە کە تا چ ڕادەیەک ئێمە هەندێک ڕووداوی مێژووی ئیسلاممان هەیە کە لە ڕاستیدا ئێستا بمانەوێ نەمانەوێ وەکو ڕخنەیەک لە ئیسلام تەنانەت باز ئەکرێ لە ناو ڕووداوە مێژوویەکانی ئیسلام ئەگەر ئەم بەرنامەیە نەبێت لە دەرەوە باسی بڵێ ئەگەر ئەم بەرنامەیە نەبێتە وەڵام دەرەوەیەک بۆ هەندێک لەو ڕخنانە لەلایەک چکە تۆ وەکو کەسێکە کەناڵێکی باگراوند ئیسلامی هەیەکەواتە تۆ ئیمانت هەیە بە هەندێک لەو ڕووداوە مێژوویانە ئیمانت هەیە کەم شتە ڕوویدا بە بەڵام بە جۆرە ڕاستینەکەی ڕەنگە لە لای تۆ بێکە قەناعەتی خۆتت پێێتی کەسێکیش قەناعەتی بەو بوارەنی ڕەنگە بە جۆرەی تر بێ با لێرە مناقەشەیەکی جددی بکرێت لەسەر و ڕووداوە مێژوویانی کە هەیە لە ناو مێژووی ئیسلامە بە شێوەیەکی گشتی یەکێکە لەوانەیە کە هەمانە فترێکمان هەیە فترەی مێژووی کوردە لەسەر ژێر دەسەڵاتی عوسمانی و سەفەویەکان و ئەم مەنتیقانەی کە ئێمە هەمانە لەو فترەیە بە شێوازێکی سەرەکی مێژووی ئێمە ئاوەژوو کراوە چونکە ئەم مێژووە تەنها و تەنها ڕۆژهەڵات ناسان نووسیویانەتەوانێ هەرچی کتێبەکانی ئێمە هەیە لە فتراتی کە زۆر نزیکیشن لە ئێمە هەمووی 200 ساڵێکمان ڕەنگە فەرق بێ لەگەڵ ئەو ڕووداوە مێژوویانە کە ڕوویانداوە بەڵام ئەو فترە مێژوویانە لە لای ئێمە بە تەواوەتی ئاوەژوو کراون ینی ڕۆژهەڵات ناسێک بە کەیفی خۆی هاتووە لەبەر ئەوەی زڵی دەوڵەتی عوسمانی بووە لەبەرەوەی زڵی دەوڵەتی سەفەوی لەوەی کەریچێک لە ڕووداوە سەرەکیەکان تایدا هۆکارێکی سەری داهاتووە بە کەیفی خۆی کوردیوانی شانداوە کە گەورەترین چەسانەوەی هەیە سەرەکەی زۆرترین ڕووداوە مێژوویەکانی ئێمە کە هەمانە ئێستش بازەکرێ ئەڵێ بۆی کە نیشانی بدا دین بەشێک بووە لە لاوازکردنی لاوازکردنی ئەم کۆمەڵگەیە سەرەکەی چی مستهدەفی کردو بۆی کەمە خلافەتێکی ئیسلامی ئەمەندە خەڵکی چەسانەوە ئەی خۆ جێرو لە سەڵاتەتەن هار کورد نەبووە ئەمە ئیمپراتۆریەتێکە بووە عەرەبیشە بووە تورکیشە بووە نەتەوەی تریش ئەم بابەتانە بەڕێی من زۆر زەرورن کە لەم بەرنمەیە ئیشی لەسەر کرێ هەندێک ڕووداوی ترمان هەیە کە پەیوەندی ڕاستە و خۆی هەیە بەم سەردەمەی ئێمەوە یەکێ لەو شتانی کە من لەم بەرنمەیە تا ئێستا نەمدیوە بۆ نمونە سەرکردەیەکی گەورەی کوردی وەکو سەلاحەدین ئەیوبی تا ئێستا بەرنامێکی تایبەتی لەسەر نەکراوە لە بەرنامی سۆراخی مێژوو کە شیکاری کەسایەتی بکرێ و تایبەتمەندیەکان و کە ئەمە کوردی ناسانەوە بە هەموو دنیا لە ئەحفای سەلاحەدینە ئەی بۆچی لێرەوە باسێکی جددی نەکراوە لەم بەرنامەیە یەکێکە لەو شتانە کە لەسەر شارستانیەتی ئیسلامیە بە دیوێکی درا نەک ئەو دیوەی کە ڕۆژهەڵات ناسان قسەیان لەسەر ئەمە کردبێ ڕۆلی کورد لە شارستانیەتی ئیسلامیدا ئایا کورد ڕۆلی هەیە لە شارستانی ئیسلامیدا ئایا کورد چ پێگەیشی هەبوو لەناو ئەم ڕووداوەیە ڕووداوانی کە هەن نەک بەوانی کە وەکو ئێستا باسکراوە ڕەنگە هەندێک بەرنامە کرابێت لەسەر شارستانی ئیسلامی تەنها باسی ڕووەکانی تری کرابێت نا ئێمە یەکێک لەو نووسەرە گەورانی کە کتێبێکی نووسیوە دکتۆر پرۆفیسۆری گەورە دکتۆر عیمار عەبدولسەلام ڕەوف مثلا مراکز الثقافية المغمورة في كردستان هاتوو لە ڕێگەی دەستنووسەکانەوانەیە چەندین ناوەندی ڕۆشنبیری باس کردووە کە ئاسان ئەو بە منی ئەوت مامۆستای بەڕێزم ئەیوت کە ئێمە لە زۆر شوێنە بینیوە لەو مەخطوطەکانە زۆر گوندی کوردستان هەبووە کە ناوەندی خوێندنی ئەمەندە بەهێزی تیا بووە ئەو کەسێک کە لەوێ خوێندێتی شانازی کرەوە کە نسخی مەخطوطەکەی کردووە لە ژێرەوە ناوی گوندەکەی نووسەوە دە ئێستا کە سەری و گوندەی کوردستان بکەی ڕەنگە بە فڕۆکە پێی بگی لە شوێنێکی ئەوەندە دوورە دەستایە ئەی چۆن ئەم مەنتیقانە ئەم ناوەندە خوێنیە گەورەی تیا بوو ئەم شوێنی تیا بووە کە کتێبێکی بەناوەداناوە ئەو زانە گەورەی بەناوی مراکز الثقافية المغمورة في كردستان ئەو ناوەندە لە ناوچوو ڕۆشنبیریەکانی کوردستان کە ئێزەندەی ئەمەش هەر لە سەردەمی عوسمانیا هەبووم شوێنە یعنی ئێمە چەندین ناوەندی خوێندنمان هەبووە لە کوردستان چەندین ناوەندی گرنگمان هەیە پێویستە دیوێک بەلای حەزارا بکەینەوانێ ڕەنگە ئەوەی کە تا ئێستا کەم تا زۆر قسەی لەسەر کرابێت کراو لە حەزارە لەسەر بەرنامەیە بەڵام بەشێکی لە دیوی سیاسیەکەی بووە بەشێکی لە دیوە مێژوویەکەی بوو ئەوەی کە مێژوو تووشی ڕەخنەبارانەکە بەڕێی من بەردەوام ئەوەیە کە مێژوو بەس مێژووی سیاسیمانێ حتا لە زانکۆکانمانەیەکی لە گرفتەکان لە بەشە مێژۆکان ئاخوێنرێ ئەوەیە کە بە دیوی حەزاریا مێژوو ناخوێنرێ تەنها مێژوو بە دیوە سیاسەکەی ئاخوێنرێ دەیکاکە مێژوش هەر سیاست نییە هەر ئەو دیوە نیە ژیانی ئەو خەڵکەیە ژیانی ڕۆشنبیریە ژیانی سەقافیە ژیانی ئاوەدانیە ژیانی زۆر شتەکەکرێ ئەوانە باز بکرێ لەم بەرنامەیە بەڵێ دەستی خۆش بێ بێگومان ئێمەش ئەوانەی کە ژەناب و باس کرد لەوانەیە بەشێکی پەیوەندی بە یعنی ئەو ماوەکەمەوە هەبێ 50 حەڵقە لەوانەیە بۆ تەلەڤیزیۆن ئەم بابەتە مێژویەکان کاتێک و وەختێکی زۆری ئەوێ بەشێکیان ئەندازەی قسەمان لەسەر کردوە بەڵام لەوەچە لە ئاستی تموحی ئێوەی ئەکادیمیس و خەڵکێک و بینەرانە بێ هەوڵ ئەدەین لە ڕێگەی تەوسیاتەکانی ئێوە و ئەو ڕێنمانەی کە ئێوە پێتان باشە ئێمە بتوانین
ئیشی لەسەر بکەین دەستخۆش. کاک فاروق زیاتر ئەوەی کە قسە لەسەر مێژوو ئەکرێ زۆر جار کە پێویستە ڕەخنە بکرێت، یعنی لە ناو مێژووە ڕەخنە بەشێکی زۆری ئەوەی ئێمە لە ڕابردووە قسەمان لەسەر کردوە بە تایبەتی مێژووی کورد ڕەخنەکردن بووە لە بواری مێژوودا تا چەند ڕەخنە بۆ ئێمە بۆ کەناڵی ئاسمانی پەیام گرنگە کە مێژوو بە چاوێکی ڕەخنەوە بخوێنێتەوە بۆ ئەوەی نەوەکانی ئێستا بتوانن ئەو هەڵانەی کە لە ناو مێژووە لە ڕابردووە ڕوێیانداوە پەندی لێ وەربگرنوە ئەو ڕەخنانە ئەندازەیەکەم بکرێتەوە. بێگومان مێژوو ڕووداوەکانی کۆمەڵە ڕووداوگەلێکن کە لە سەر دەستی مرۆڤەکان ڕوێیانداوە. ئەم مێژوانش بە دەرنین لە هەڵە و کەم و کورتی و باسکردنی لە مێژوو و جەنابی دکتۆر باسی کرد تەنها بۆ هەڵدانەوەی لاپەڕەکانی مێژوو ڕووداوەکان نییە، بەڵکو بۆ ئەوەی شیکاریان بکەی لایەنی باشی و خراپیان لێک بدەیتەوە. بێگومان بەرنامەکە دەبێت ئەو ئامانجە بپێکەوە بۆ ئەوە بێ کە لایەنی باشی و خراپی و هەڵەی مرۆڤەکان دەستنیشان بکات. یەکێک لەو خاڵانەی کە ئێمە باسمە کرد لەگەڵ جەنابتانە لەگەڵ بەرپرسی بەشی بەرهەمێنان و بەرنامەکانیش هەر ئەو بوو کە جەنابی دکتۆر باسی کرد بەوەی کە لە ماوەی ڕابردوو ئێمە بە شێوەیەکی گشتی قسەمان لەسەر ڕوودا و بەسەراتەکان کردووە، کەمتر قسەمان لەسەر ڕۆڵی کەسایەتیەکان کردووە کە چه ڕۆڵێکیان گێڕاوەوە دەبێ چۆن ئێمە چالاکی یان ئەم ڕۆڵەی کە کەسایەتیەکی کوردە یان هەر کەسێکی کەی لەم بارودۆخای گێڕاوێتیان و توانیوێتیان کاریگەریان لەسەر گۆڕانکاری ڕێڕەوی مێژوو هەبێ لە دەوروبەرمانە ئێمە پێویستە ئاماژەیان پێ بکەین. ئێمە لە ماوەی ڕابردووە نەک لە ناو بەرنامەی سۆراغی مێژوو دەتوانم بڵێن باسی برای بەڕێزمەوە سارە باسی کاریگەری و کەسایەتی سەلاحەدینی ئەیوبی کردووە. یەکێک لەو بەرنامانەیە کە ئێمە قسەمان لەس کرد ڕۆڵی مەلای خەتێ بوو. بۆ خۆتان دەزان کە کەسایەتێکی وەکو مەلای خەتێ لەوانەیە زۆر بە شێوەیەکی ساکار و سادەیی زوڵمی لێ بکرێت کە لە ئەسڵا کاتێکە لاپەڕەکانی مێژوو هەڵدەدەیتەوە کە ئەو پیاوە لەوانەیە بەو شێوازە نەبێت کە مێژوو نووسانی کوردی ئەم سەردەمە باسی ڕۆڵ و کاریگەری ئەو پیاوە دەکەن. بۆ یەکێک لە چاکسازیەکان و لەو گۆڕانکاریانێک کە لە بەرنامەی سۆراغی مێژوو دەکرێت پاش ڕاوێژکردن بە خەڵقانێکی وەکو جەنابتان کە لە بوارەکە شارەزاییتانەیە دەبێت ئەو گۆڕانکاریانە بێت کە لە خۆیان بیکات و بزانین کە چۆن بتوانین ڕۆڵ و کاریگەری کەسایەتیە مێژوویەکان کە دەتوانین ئێمە بۆ ئەم سەردەمەمان ئیسفادەی لێ بکەین گرنگی لێ وەربگرین. بەڵام ئەو گۆڕانکاریانە بێگومان پێویستی بەوە هەیە لەوانەیە زۆرجار پێویستی بەوە هەبێ بۆ منە تۆ قسە لەسەر کەسایەتیەکەی ئایا بە حەڵقەیەک تێرە بێ لە بەرنمەیەکە بینەر تێرەکرێت کە کەسی کەسایەتێکی و سەلاحەدینی ئەیوبی ئێمە ڕاستە لە سۆراغی مێژوو قسەمان لەسەر نەکرۆک و دکتۆتی بەڵام لە بەرنامەی تری دیکۆمنتاری و بەرنامەی تری باسوخواسی ناو کەناڵی پەیام قسەمان لەسەر کردووە لەوانەیە ئەوەنە ڕەهەندی فراوان و گەورەی ژیانی هەبێ پێویستی بە چەند بەشێک بێ. ئایا ئەمە زۆر جار بینەر ماندوو ناکات؟ هەموو هەردوو لایەنەکەی هەیە. ئێمە بۆ خۆمان کاتێک کە تۆ لەم بەرنامەوەزانم بەرنامەشتە بۆ یەک دوو جار کە بە دوو حەڵقەتەوە بەردەوامت پێداوە ئەو دەستکراوەیەکە ئەوە دەکەوێتە سەر ئەو شێوازەی کە خۆت و میوانەکان چۆن دەردەشەی ئەو مۆزوعات دەکەن کە بینەر تووشی مەلەل نەکەن. بەڵام ناکرێت کاتێک ئێمە باسی ڕۆڵی کەسایەتیەک دەکەین تۆ دەتوانیت چمکێ لە چمکی ژیانی ئەو کەسایەتیە شەر نییە هەموو بوارەکانی بە چەند حەڵقەیەک تۆ نەدەتوانی تەواو ماف بەو کەسایەتیە بدەیت و ئەگەر زۆر درێژیشی بکەیتەوە لەوانەیە بینەر تووشی مەلەل و مادووبوون بکەیت بۆیە تۆ دەتوانی بەشێک لە ژیانی ئەو کەسایەتیە لە ڕووی ئەکادیمیەوە لە ڕووی خوێندەواریەوە لە ڕووی سەربازیەوە لە ڕووی ڕۆشنبیریەوە تۆ بەشێک لە ژیانی وەردەگریت و دەیهێنی جارێکی کە دەیدەیتەوە بەگوێی بینەر و بیسەرە لەم ڕۆوە تووشی مەلەل نابێ بینەر و زوڵمێکیش لەو کەسە ناکەی کە لەبەرەوەی کە بینەر تووشی مەلەل نەبێ ئێمە بین لاپەڕەکانی هەڵ نەدەینەوە و بۆ نەوەی ئایندەمان سوودی لێوەرنەگرن و بە شارەوەی بینێتەوە چونکە ئێستا دەبینی زۆر جارێک کەسایەتیەکی مێژووی ئێمە هەیە کاتێک لە کتێبەکان سیر دەکەی ئەم کەسایەتیە کووردە بۆ بەڵام دەبینی نەوەی ئایندەمان نەوەی ئێستامان فەقیر ئەم کەسە ناناسێکە چ کاریگەریکی هەبەوە چ ڕۆڵێکی هەبووە بە تایبەتی کە وەکو باسمان کرد نەوەی ئێستامان کەمتر گرنگی بە خوێندەواری دەدا و تااقەتی نێ بخوێنێتەوە بە تایبەتی ئەم سەرچاوە سۆشیال میدیا هۆکارێکە بەوەی کە کەمتر لاپەڕەکانی کتێب هەڵبداتەوە تەنها نخبەیەکی زۆر کەم کتێب دەخوێنێتەوە بۆیە من بە تەسەوری من نابێ بەهانەی مەلەلی بوون لەلایەنی بینەرەوە بکەینە هۆکارێک بەوەی کە گرنگی بە ڕۆڵی کەسایەتی مێژوویەکانی گەلی کورد نەدەین لە بەرنامەکەمان. بەڵێ کاک فاروق بەڵام ڕخنەیەکی بینەر هەیە بە تایبەتی کە لەم بەرنامەی من ئەیگرێت ئەویش ئەوەیە یعنی شاری هەولێر کە شارێکی گەورەیە کۆمەڵە تاقەوتوانە و نخبەیەکی باشی تایە لە بواری
مێژووی فکری و فەلسەفی زۆر جار گرفتی هاتو چۆکردن بۆ میوان دروستە بێ و داوای ئەویان کردووە کە بۆچی سۆراغی مێژوو ستۆدیۆیەکی لە هەولێر نییە ئێوە یعنی ئەکرێ هاوکار بن و بەپێی ئەو توانە و تاقە و ئیمکانیاتانی لە بەردەستانایە تا چەند ئەکرێ ئێمە وا بکەین ئەم بەرنمەیە ببینەوە ڕاستە زۆر بەیجار میوانەکانمان لە شاری هەولێرەواتون بەڵام بۆی عزیێتی ئەوانین خۆمان بچین بۆ لایەن ینی ئێمە بتوانین لە شاری هەولێریش ستۆدیۆکمانە بێ وەکو هاوسەنگیەک لەگەڵ شاری سلێمانی ئەوەی کە قەناعەتمان پێی بوو بێ ئەوەیە کە ئێمە هەرگیز لەگەڵ ئەوانین کە خوێنەران و ئەکادیمیەکانی و نخبەوی شارێک لە شارەکان گرنگی پێ بدەین و ئەوەکەی پشتگوێ بخەین ئەوەی کە نەکراوە نە تەمبەڵیە نە لاموبالاتیە نەکەم تەرخەمیە نە گرنگی نەدانە بە و خەڵقی خوێندەواری کە لە منتیقی هەولێر و دەوروبەری هەیە بەڵکو توانامادیەکەی ئەمە بۆنەکە نەمانتوانیوە هەمان شێوازی ستۆدیۆ کە لێرە هەمانە لە سلێمانی دروستی بکەین چونکە نە شوێنەکەمان ئەوە دەخوازێ نەبوارە داراییەکەیشمان لە ماوەی ڕابردووە ئاوا بووە تەمەنا دەکەم بارودۆخی قێرانی سیاسی و ئابووری لە هەرێمی کوردستانە چاک ببێ بۆ ئەوەی کە ئێمەش بارودۆخی قێرانی داراییەمان باش بێ و بتوانین ئەو کێشە و گرفتووە ئەو ڕەخنەی کە لە ئێمە دەگیرێت لە ماوەی ڕابردوو نەمانتوانیوە ئەکادیمیەکانی هەولێر و شارەکانی ئەو دەوروبەرە لە ناو بەرنامەی سۆراغی مێژووە بتوان ئەوانی ڕۆڵیان هەبێت بتوانین ئەو فراغە و بۆشایە چارەسەر بکەین. بەڵێ دکتۆر زیریان هیچ تعقیبێکتە بوو لەسەر بۆچوون و قسەکانی کاکفارەوە لەسەر کۆی بەرنامە ماوەی بەرنمەکەم تەواوێکە شتێکت مابێ لەسەر بەرنامەی سۆراغی مێژوو لە ماوەی 11 مانگ و 6 ڕۆژی ڕابردووە کە ئەمە ئەمڕۆژ 11 مانگ و 6 ڕۆژ تێپەڕێ بەسەر تۆمارکردنی یەکەمین حەڵقەی بەرنامەی سۆراغی مێژوو ئەگەر ئیزافەیەک شتێک من بە شێوەیەکی گشتی دەستخۆشیتان یەکەم ئومێدەکەم من بەرنامانە لە بەردەوامبوون و لە بەرەو سندە نابن تەنها ئەوەندا ئاڵێم بەڵێ هەموو بەرنمەیەک پێویستی بە نوێبوونەوە و چاکسازی هەیە یایدا بەس ڕنگ نییە هەندێک بەرنامی فکری جۆرێک لە ستایل گۆڕین هەبێ بەڵام گۆڕینی شێوازی بەرنمەکان ڕەنگە بڵێن شێوازی بابەتەکانی ناو بەرنمەکە ڕەنگە گۆڕانکاری تیاکرێت و کاک حاجی فەرمی ڕەنگە شتێکی چاک بێ بۆ نمونە ئێمە چەند بەرنامی هاوشێوەی ئەمەمان هەیە لە کەناڵی جەزیرە بۆ نمونە لە کەناڵەکانی تر یەکێک لەو بەرنامە شاهیدونە لە عەسڕ مەسەڵەن کە یەکێک لە بەرنامەکان هیچ گۆڕانکاریتیان نەکراوە لەوەتی هەیە کەناڵی جەزیرە ئەمە هەر بەردەوامە و هەر نرخی خۆشی هەیە و بەرنامانە چکە من بەرنمەیە کە تا ڕادەیەکە توانین بڵێنەوەی ڕەنگە هەندێک گۆڕانکاری لە ناوەڕۆکی بەرنمەکە لە شێوازی پرسیار لە شێوازی بەرنمەکانە بکرێ وەکو فەرمووتان ڕەنگە شتێکی زۆر باشتر بێ و دەستخۆشیتان یەکەم بە شێوەیەکی گشتی ئومێدەکەم بەردەوام بێ بەرنمەکە و بە شێوازێکی نوێتر و پیاداچوونەوەی باشتر و ڕاوێشکردن بە کەسانی تر پێم وایە بەرنمەکە ڕەنگە ڕاوێشکاریشی هەبێ ڕەنگە چاکتر بێ ڕەنگە بۆ خۆتان ڕەنگە ئینسانە ڕەنگە بە تەنیا کەسێک ڕەنگە بە چەند کەسێک پێی نەبا بە هەموو شتێک بە هەموو لایەنێک ڕەنگە ڕەئی خەڵکانی گشتی وەرگری نەک هەر کەسانی کە تایبەت بن بۆ بوارە لەسەر چ شتێک پێویستە لە ناو کۆمەڵگا باس بکرێت. سپاس. کاک فاروقمی شتێکم نەماوە بەڵام لێرەوە دەرفەت ێزان منی زۆر سپاسی بەڕێوەبەرایەتی کەناڵی ئاسمانی پەیام بکەم و بە تایبەتی تریژ بەشی بەرنمەکان کە منیان دەستکراوە کردووە لە ماوەی 50 حەڵقەی ڕابردوودا ینی سانسۆرێکی ئەوتۆنە و منیش لێرەوە پێزانی نمەوە سپاسیانەکەم دەستکراوم بەپی ئەو سەلیقەیە کە خۆم هەم بۆەوە بەرنمەکە ئازادیان بە من داوە من شتێکم نەماوەگەر جەناوی ئیزافەیەکما بێ لە دوا قسە. من لە کۆتایی بەرنمەکە تەنها ئەوە دەڵێم بێگومان مێژوو وەکو باسمان کرد گرنگی خۆی هەیە و دەمانەوێت ئەو بەرنامە بەردەوام بێ بەڵام بە ستایلێکی نوێەوە بەوە کە ئەو لایەنە فەراغ و بۆشایانی کە هەبووە تا لە ڕابردووە ئەمە ئیشمان لەسەر نەکردووە بتوانیشی لەسەر بکەین بەڵام بۆ باشترکردنی ئەم بەرنامە بە تەنها جەنابەت بە تەنها ئێمە ناکرێ داوام وایە کە دکتۆر و هاو ئاسەکانی جەنابی دکتۆر ئەو کەسانی کە شارەزاییان هەیە بە پێشنیار و سەرنجەکانی خۆیان ئێمە دەوڵەمەند بکەن بۆی کە بتوانین لە چوارچەوەی بەرنمەکە خزمەتێکی باشتر بە مێژووی خۆمان لە ڕابردوو و بنەوەی ئایندەمان. وڵێ زۆر سپاس بۆ کاک فاروق علی بەڕێوەبەری گشتی تۆڕی میدیایی کۆماڵ سپاس بۆ دکتۆر زریان حاجی توێژەر لە مێژووی شارستانیەتی ئیسلامیدا سپاس بە ئامادەبوونتان لە ستۆدیۆی سۆراغی مێژوو. بینەرانی بەڕێز و خۆشەویست بەم شێوەیەتمە کۆتایی سۆراغی ئەم جارە تا سۆراغێکی تر بەخۆی گەورە و میرەبانتان دەسپێرم خواتان لەگەڵ کاتێکی خۆش بۆ هەموو لایەک.